ساڵی 2012 دەسم کرد بە ڕێخستنی ئەم پرۆژەیە لە بدایەت وەرگردنی ئیجازەکە بوو تقریبا 6 مانگێکی خایان بەداخەوە تعلیماتی بەخێوکردنی وشترمل لێرە نەبوو یعنی شتێکی تازە بوو ئەوە یەکەم مەراحلێکی زۆر تێپەر کرا تا توانیم ئیجازەکەی وەربگرم. Start the car. Okay, shut it down. Hacı var ya işe gittik. ئەوەی ئیسە خواردنی نیمەڕۆیە ئەشی دایبنین بۆیان هەرتاش بێدەنگ بێ خواردنەکە ئستفادەی لیەکەن هەموو یاخۆن بەس ئەگەر غەریبە لێرە بێت و دەوروبەریان بێ محتەمەڵە نێنیسە دوومانەیە لەو ژوورە و ئاوە تۆزێ شەرمەکەن هێشتا ناتونەسە خوارە بوو. خواردنی نیمەڕۆوان زۆربەی برنجە هەندێک ڕۆژیش سەوزیجاتی تایبەتێ وەکو کەلەرم وەکو کدو وەکو تەماتە ئەوانەی پێ زیاد دەکەین ئەوە جیرەی نیمەڕۆیانە بەس جیرەی بەیانی و ئێوارەیان وشکە. ئەم ئەفریقیانە بەخۆی حەساسیەتیان زۆرە بە حکمەوەی کە زراویان نییە و تەبیعەتی ژیان بە تەبیعەت بەرخەلافەوەی کە زۆر گەورن ترسنۆکن. جا ئەگەر دەنگەدەنگی زۆر بێ یا شتێکی غەریب بێتە دەوروبەریان نەزانن زۆر جار خراپە ترسن ترسەکە بێتە باعثەوەی کە دابنیشێ ئەگەر ئاگاد لێ نەبێتی هەڵناسێتەوە یعنی تەنیا ڕێگاوەیە سەری ببڕی. ئێمە بە شێوەیەکی محاولاکەین هەندێک جاریش نەجاحەتمان ئاوردووە کە پاشەوەی کە ترسا دانیشت بە خواردن بەدەست پێدەین و هەندێک وەکو فیزیۆتراپی محاولاکەین کە هینیکەین بەرزیکەین و حرەکەت کا پاش هەفتەیە 10 ڕۆژ ئەکەوێتەوە ڕێگە چاکەوێ. ئەمانیجا ئەمە ئوسترالیا ئەوەی ئەفریقی بوو ئەمە ئوسترالیا دقەتی ژوبێ ئەمە هەمووی نێرومیە جیا کراوەسە و جووتن ئەمانە بەس بوو هیلکردنە ئیسەیش کاتی هیلکردن یانە جووت بوون جا ئەوەیەکە زۆر حەساسن نابێت زۆر نزیکیان بێ نابێت زۆر جەنجاڵ بێ بە تایبەتی ئەگەر تێکەڵیان بی جۆرێ بڵێ حەز ناکەنەوەیە کە یانەوێ ڕێگە نەدەن نزیکیان بیتەوە ئەوەیەکی لەو کاتیژا هەندێک پەروەرینیانەیە لە بان پشتیانەگە دقەتکەی هەندێک پەڕیان ئەوەرێ لەو کاتی. ڕۆژانە ئێمە لە پاش سەعاتی 3 سەردانەکەین بۆ ئەوەی کە بزانین هیلکەیە یانە تەبیعی هیلکەکەیش گەورەیە لە دوورەوە ئەیبینی لە ساحەکەی دانن نزیک بە سیاج لە ئەخیرەوتین ئەوە ئیسە لەوێ یەکەیە توانین بڕۆین ئەوەی بۆ خۆی هەڵگردنیژی نابێ زۆر ئسترس بێت و بەپەلا هەر بۆ حاڵەتەیەکی لە بن ئەرزە ئەشی هەڵبگیرێ تەکانی زۆر نابێ بدرێ بە سەبری لە ناوسەلەی دانێن. وەخۆی ئەفریقیەکە هیلکی لەم بابەتەیە کە
لبینی کیلوی 100 گرم هەتا کیلو نیمێک دەرەچێ هەندێک جاری زیاتر ئەوەی تریژمان ئوسترالیا کە هەر بەم شکلەیە بۆ خۆی تقریبەن بە مەیلۆسۆزە وەزنیژی لەبینی 550 گرم هەتا 800 گرم ئەڕوا ئەمانە بە شێوەیەکی تەبیعی خۆیان دائەنن لەسەر ساحەی لە دەرەوە کاتی ژیان بە یەک و فەرقی هەیە ئەمە بە 39 ڕۆژ لە مەفخەس دەرەچێت جوجەڵەی ئەو بە 49 ڕۆژ بەشی هیلکیش ئێمە جیاواز لەوەی کە هیلکەکە بوو تەفخیس استفادەیەکەین هەندێکیژی کە ئەمێنێتەوە وەکو ئەمەی کە هەیە بەدەست ئارتیستی خۆمانمانەیە ئەنوای نەخشی لەسەر دروست دەکات ئەمە چەرمی وشترملە ئەگەر دقت بکەن جێگەی پەڕەگان دیارە نقطە نقطە لە چەرمی ئەتیادی سافە تەنیا شوێنێکی فەرقی هەیە چەرمی قاچێتی کە بوو چتی تایبەت استفاداکرێ بەسەویش جێگەی پلەکانی هەموو دیارە یعنی ئەوش ناتوانین خەڵەت هەڵیگری یا تا ئەگەر سبووقیژی کەی هەر دووبارە لە سبووقەکەی ژا هەر دیارە جێگەی پلەکان قیاسەکەیجی دیارە یەکتر لە ئینتاجەکان زەیدی نەعەمەیە کە لە چۆریەکەی ئەگیرێ بۆ خۆی نەعەمە کاتێک سەریە بڕی مەجموعەیەکی چۆری خەزنکراوی هەیە هەر وەکو مەڕ کە بە جیاوازە بە نوعیەتە بەس هەر نەعەمەی هەر وشترملێ لە بینی 4 تا 6 کیلو چۆری هەیە چۆری سابت کاوەی ئێمە لێ وەرەگرین بە جیاواز ئینتاجیەکەین کە ئەو چۆریە بە حکمەوەی کە ڕێژێکی زۆر تورشە چۆریەکانی تایە ئۆمێگایەکی زۆری تایە 151 ئۆمێگایە ئەوە استفاداکرێت دو نوع استفادەی هەیە استفادەیەکی دەرەکیە پاش پاڵاوتەکردن ئەوەی ئێمەیەکەینە ئەو بوتڵە ئەوە 100% زەیدی نەعەمەیە کە بوو ئێشی مەفاسل بوو ئەنزلاق بوو تەشەنج بوو جێگەی کە سوتابێ یا برین بێ استفادەی لێکەی بە حکمەوەی کە لەشی بەشەر ناتوانێت ئەو ئۆمێگایە ئینتاج کات یەکتر لە ئینتاجەکانی وشترمل کە ئینتاجی گۆشتە گۆشتی هەر گۆشتێکی سوورە وەکو گۆلک یا بەرخ بۆ خۆی موەسفاتی گۆشتەکە بە ئەوەیە سیرەکەین هەر وەکو هەر گۆشتێکی سووری ترە بەس موەسفاتی تایبەتی خۆی هەیە ئەوەیە کە چۆری تیان نییە کۆلۆسترۆلی سەدایەکە ڕێژەی ئاسنگ و پروتئینی زۆر زۆرە ئەوەیە کە بە ئامەتوانی بڵێ بۆ هەموو کەسێ مناڵ ژن پیا و کەسانێک کە ڕیاضاکەن استفادەی هەیە بە ئامیش کەسێک ئەگەر مشکلەی دڵی بێ یا زەختی بێ خواردنی گۆشتی سوور حەزی لێ بێ ئەم گۆشتە استفادەی بۆی هەیە لە ناحەیە دروستکردنی ژەو بۆ خۆی وەکو گۆشتی بەرخ دروستەکرێ هیچ فەرقی نییە بەس ئەوەیە کە گۆشتەکە گۆشتێکی نازکە زۆر کەمتر ئەشی بکوڵێ دەوروبەری 40 دقە تا سەعاتێ نە زیاتر ئەگەر بیکەیتە تکەیش هەر وەکو هەر گۆشتێکی تر بەڵام بە ماوەیەکی کەمتر بە حکمەوەی کە چۆری نییە ئەبێ بە 3-4 دقە لەسەر ئاگر لای ببێ هەر نەعەمەیەکیش بۆ خۆی کە سەریە بڕی کاتی سەربڕینی پێ بگەیەکن لە بینی 9 مانگە تا 12 مانگ دەوروبەری 50 کیلو گۆشتی پێوەیە پاشەوەی لەبەرەوەی کە ئیشەکە تازە بوو لێرە خبرێژی نەبوو لە تەک دوو کۆمپانیای ئوسترالی و هەندی ئەتفاقم کرد بوو پێدانی خەریتە تەدریبکردن بوو بەخێوکردنی وشترملەکان خۆی و بوو هاوردەکردنی وشترملێک کە ئۆمەهات بێ یعنی بتوانێت هیلک بکە نەوەی کە لە بدایەت و جوجەڵە بێری بەخێویکەی ئەوە بوو مەجموعەیەکی هیلکمان داخڵ کرد لە مەفقەسی خۆمان دەرچوو بوون بە فەرخە ئیسێژ لە ناو مەزرا هەندێک ئۆمەهاتمانەیە ئەفریقی کە ئینتاجی ئێرەیە یعنی هەموو مەحاولەکە ئەوە بوو کە ئێمە بتوانین ئەم دوو نەوە پەلەوەرە بێرە ڕابێنین ئینتاجێکمان ببێ ئینتاجی مەحەلی بێ لەوان ببنە ئۆمەهات هیل بکەن و فەرخەمان لێرە ببێ کە هەموو ئینتاجەکە ببێتە ئینتاجێکی مەحەلی و خۆماڵی مەرحەلەی یەکەم 240 نەعەمەی ئوسترالی هاورد
بباخره بو بسره و لبسره جو بویره که بداخل لو کاتی حکومتی بغا مشکلی توشمان کرد 55 روز باخره و پلور و هموی حیث کرد به زحمتێکی زۆر و کاغەزبازیێکی زۆر توانیمان ئەو 240 دانەیە ڕزگارکەین و بە سڵامەت بیگەێنینە ئێرە. مجموعەیەکی هیلکمان داخل کرد لە مەفقەسی خۆمان دەرچوو بوون بە فەرخا ئیسێژ لەناو مەزرعە هەندێک ئۆمەهاتمانەیە ئەفریقی کە ئینتاجی ئێرەیە. یعنی هەموو محاولەکە ئەوە بوو کە ئێمە بتوانین ئەم دوو نۆعە پەلەوەرە بێرە ڕابێنین ئینتاجێکمان ببێ ئینتاجی مەحەلی بێ لەوان ببنە ئۆمەهات هیل بکەن و فەرخەمان لێرە ببێ کە هەموو ئینتاجەکە ببێتە ئینتاجێکی مەحەلی و خۆماڵی.